کاسبکارانی علوەی ڕۆژاوای سلێمانین و هاتوونەتە بەردەم ئەم کۆمپانیایە کە پرۆژەکەی جێبەجێ کردووە. ئەوان دەڵێن تا ئێستا پرۆژەکە کەموکڕی هەیە و 23 خاڵ و کەموکڕی ماوە جێبەجێ نەکراوە و تەنها بینایەکە. سەیرەکەش لەوەدا پرۆژەکە تەواو نەکرێت چۆن ڕادەست دەکرێت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری کشتتوکاڵ بە فەرمی لە 2022 کردیانەوە. ماوەی کارکردنی پرۆژەکە ساڵێک و 8 مانگ بوو، بەڵام کۆمپانیای جێبەجێکار ساڵی 2022 لەژێر زەختی باشداربووان و وەلایانی پەیوەندیداری وەکو حکوومەتە بە تاوانەکراوی پرۆژەکەی تەسلیم کرد. حوتی سی 2022 کە کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت و بێگەر تاڵەبانی لەگەڵ جەنابی مەحافظ ومانە کە هەموو هاتن ئەو ڕۆژێک کە ئەوان هاتن بۆ ئیفتاحی پرۆژەکە کارەبای نەبوو چاتاڵ کرا کارەباکەی هەتا ئەوان ڕۆیشتن تێپەڕی. ینی بە کوردەکەی ئێستا پرۆژەکە ئێمە وەکو خۆمان بەپێی سایت پلانی پرۆژەکە بێت 32 خاڵی پرۆژەکە نەقسی هەیە، بەڵام کۆمپانیای جێبەجێکار ئەڵێ من پرۆژەکەم تاو کردو، بەڵام تاو نەکراوە بە وتەی لیژنەی ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە ئێمە لەگەڵ ئەنجومەنی شارەوانی سلێمانی دانیشتمان کردووە و کەسی یەکەمی کۆمپانیا ڕۆژی نوێ کە کاگوالیە بانگێش کراوە لە بەردەم خۆمانە لێپرسینەوە لەگەڵ کراوە و لیژنە پێکێنراوە چۆتە پرۆژەکە 23 خاڵ کۆکۆکراوی خاڵەکانی ئەمەسی دوو خاڵەکە 23 خاڵی پرۆژەکە نەقسی هەیە کە تا ئێستا ینی خاڵی جەوهەری یەکێک لەوانە پردە، یەکێک لەوانە 12 بەڕادی گەورەی تیا بواە هەروە بێتوانێت ئاوی پرۆژەکەی کە تاسە ئای بۆ ڕانەکێشاوە. ئەنی ئێمە ئەمانەوێ کۆمپانیا ڕۆژی نوێ جگەلەوەی کە پرۆژەکە تاوکات و قەرەبووی هەموو یەک بێکی ئێمەی بەشداروش بکاتەوانێ. چکە ئێمە نووسراو لە بینی ئێمە هەیە لەگەڵ کۆمپانیا ئەگەر بێت و کۆمپانیا ڕۆژی نوێ تەواوی نەکات لە موعیدی خۆیان هەموو ڕۆژێک $500 بدا بە بەشدار بووە. پرۆژەکە لە ساڵی 2016 دەستی پێکراوە، دەبوو دوای 18 مانگ تەواو بکرایە، بەڵام لە ژێر فشاری بەشدارواندا لە ساڵی 2022 بە تەواو نەکراوی ڕادەست کراوە و لە مانگی 11 2016 دەست بە فرۆشتنی دوکانەکانی کراوە و لە 2021 مۆڵەتی کارکردنی وەرگرتووە. خاوەنی دوکانەکانی علوە نوێیەکە دەڵێن زیاتر لە $38 ملیۆن ئێمە لە نێو پرۆژەکەدایە. خۆیان پژگیریەکەن لەبەرەوەی هیچ ئێمە چی جارێکە چین ئەمانێرن ئەچین بۆ فلان چوون بۆ لای محافظ کاکەواڵە بوو بەکر ئەڵێ کاکە شوێنە خۆی لە ئاساسەیەوە نەبوو کە بڕێ بە حلوایی بۆ توی افتتاح کردەوە بەڕێز جەنابی محافظ. من وەکو شخصی خۆم نزیگەی $11 بەرکەوتووە، بەڵام من بچووکەکەیانم برادرمانەیە $70 برادرمانەیە $60 یعنی مە پارەکە زۆرە. ئەبجا کاکە ئەو ئەمان بە چۆن ئەم کۆمپانیا ئەم ئەلوەی فرۆشتووە بە منی وتی ئەلوەی کۆنەکە دائەخرێت شاری سلێمانی یەک ئەلوە هەڵەگری هێشتا ئەو ئەلوێ تەواو نەبوو دوو ئەلوەی تریان لە پەنایان کردووە. کاسبکارانی ئەلوەی ڕۆژاوا دەڵێن کاتی خۆی پێیان وتون ئەلوە کۆنەکە دادەخرێت و سلێمانی تەنها یەک ئەلوەی دەبێت، ئەویش ئەلوەی ڕۆژئاوایە، بەڵام هێشتا ئەلوەی ڕۆژئاوا تەواو نەکرابوو، دوو ئەلوەی دیکەی سەوزە و میوە لە تەنیش ئەلوە کۆنەکە کرایەوە. ئێستاش داوا دەکەن ئەلوەکە لە کۆمپانیاکە وەربگیرێتەوە و بەشداربووان کە نزیکەی 300 کەسن قەرەبوش بکرێنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.